stay and establish an office in Alabja. Whatever resources we have, we need to contribute. Mr. Sanpur, Event Director Tarana. And we have 3 field offices, one in Thika, one in Dehala, and third office is the start of your journey. So, دەرچوو بەشی زانستە کۆمەڵایەتیەکان توێژینەوەی دەرچوون لەسەر کاریگەری مۆلی دەنەحوتەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە پیسبوونی هەوا بە نمونە ئێمە ئەزانین ڕۆژانە بەهۆی مۆلی دەنەحوتەکانەوە چەندین کاریگەری زیانبەخشی هەیە و گازی دۆمۆکسیدی کاربۆن دەکاتە نێو هەواوە وەک دەزانین لە ساڵی 2022 دا زیاتر لە 17 کیلۆ گازی CO2 خراوەتە نێو سنووری پارێزگای هەڵەبجەوە و لە هەمان کاتدا لە ساڵی 2023 زیاتر لە 16 ملیۆن کیلۆ گازی خستۆتە نێو سنووری پارێزگای هەڵەبجەوە بۆ ئەم مەبەستە من وەکو خۆم هەستاوم بۆ ئەوەی کە ئەم پیسبوونە کەمتر بکرێتەوە بۆیە بەشداریم لەم خولایە کرد خولی سیستەمی سۆلار بۆ ئەوەی کەمکردنەوەی کاریگەری مۆلیدەکان و نەهێشتنی مۆلی دەنەحوتەکان تا ئاستێکی باڵا بۆ ئەم مەبەستە بەشداریم لە کار و ڕاهێناوی پیشەیی کرد بە هاوکاری ڕێکخراوی فریاگوزاری ئیسلامی جیهانی عێراقی لێرەدا ئێمە بۆ ماوەی 30 ڕۆژ هەستاین بە شێوەی هەم عەمەلی هەم نەزەری ئەم کارەمان ئەنجامدا و لە ئێستادا الحەمدوللا لە ئاستێکی زۆر باشدا government officials, especially the mayor office, the governor office. هەمێ بە بەشێکی بچووک ئەویش لەم ساڵدا ڕۆژەکردنەوەی دوو قوتابخانە بوو ئەوانە کاریگەری زۆر باشانە لەسەر داهاتوویەوە. So please dream bigger to change your life, your family life, and contribute in the development of... بەناوی خوای گەورە من ڕازگۆ عادل ڕێکخەری پرۆگرامەکانی ڕێکخراوی فریاگوزاری ئیسلامی لە پارێزگای هەڵەبجە بۆ بەرپرسی ئۆفیسی هەڵەبجە دیارە وەکو ڕێکخراوی فریاگوزاری ئیسلامی لە ماوەی کارکردنمان لە 2 ساڵی ڕابردووە توانیمانە کە پاڵپشتێکی باشی گەنجان بین لە سنووری پارێزگای هەڵەبجە بەڕەخساندنی دەرفەتی کارکردن بە کردنەوەی کۆمەڵێک خول و ڕاهێنانی پیشەیی بۆ گەنجانی دەرچووی پارێزگای هەڵەبجە یەکێک لە پرۆژەکانمان بە خۆشحاڵیەوە کە لە ساڵی 2024ەوە دەستی پێکردووە و توانیوێتی کاریگەریشی باشی هەبێ لەسەر دەست بەکاربوونی گەنجان و خستە سەرکاری گەنجان لە سنووری کارکردنمان دیارە یەکێک لەو چالاکیانەی کە ئێمە هەمان بووە خستنە سەرکاری گەنجان بۆ 90 گەنجی پارێزگای هەڵەبجە بۆ ماوەی 3 مانگ بۆ پاڵپشتی دارایی کراون وە ڕاوێژیان پێدراوە تاوەکو زانیارەکانی خۆیان باشتر کردووە لە شوێنی کارەکانە بمێنەوە بەشێکی کەشمان خولێکی پیشەیی بۆ 60 گەنجی سنووری پارێزگای هەڵەبجە لەم چوارچەوەی ئەم 60 گەنجەیە کە توانیویانە بە 30 ڕۆژی کردداری دەورە وەربگرن و ڕاهێنان وەربگرن لەسەر 4 بابەتی دیاریکراو کە چاکردنەوەی مۆبایلە خولی سۆلەر سیستەمە و بەرهەمێنانی قارچکو و گرافیک دیزاین کە ئەمە پشتی بەستۆ بە هەڵسەنگاندنێکی وردی بازار کە پێویستەکانی بازاری هەڵەبجە چین و بە کوردستانیش چی لەخۆ ئەگرەوە چۆن بتوانین کە کاریگەریمانە بێ لەسەر ڕەخساندنی دەرفەتی کارکردن لە ماوەی ئەم خولە تەواو بوون و دواتر دوای تەواوکردنی خولەکان 42 گەنج لەم 60 گەنجەی کە هەڵبژێراون پاڵپشتی کراون بە دابینکردنی پێداویستەکانی دەستپێکردنی کارکردن و خۆشبەختانە لەمڕۆ پێداویستەکانیان بۆ دابین ئەکرێ و لە ماوەی ڕابردووە لە 2 بۆ 3 مانگی داهاتووە پاڵپشتی ئەکرێن بە پێدانی ڕاوێژ و ڕاهێنان بە گروپ بە تاکتاوەکو لەسەر کارکردن بەردەوام بن و بتوانن دەرفەتی کارکردن بۆ خۆیان و چواردەوریشان بڕخسێن. Our priority is to stay here. من باش فريقم مع ودي صار خوێندنم تەواو کردو بەڵام هەتا ئێستا داون نەمەزراوم ئەمڕۆ کۆتاییمان هێنا بە خولێکی دوومانگی کە لەلایەن ڕێکخراوی فریاگوزاری ئیسلامیەوە پاڵپشتیمان نەکرا بە سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی کاری هەڵەبجە پاڵپشتیانە لەلایەن ڕێکخراوەکانەوە گرنگێکی زۆری هەیە بۆ گەنجانی بیەکاری شارەکەمان هەروەها ئێمە ئەمڕۆ کۆتاییمان هێنا بە خولەکەمان کە خولی فێربوونی سۆلەر سیستەم بوو زەی خۆر گرنگێکی زۆری هەبوو بۆمان و بە ئەلحەمدولیلا توانیمان بە شێوەیەکی زۆر باش و شێوەیەکی زۆر پرۆفیشنال شێوەیەکی پرۆفیشنال فێری کارەکانمان بین وارەوە هابڕۆنی سەر کاری خۆمان لە داهاتووە. All you can say is in my daily life, Alabja pupils, they have energy, they have vibe.